ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەورێم جارێ بەرنامەکەمان تایبەتە بە ناسەقامگیری سیاسی و کاریگەری لەسەر پرۆژەکانی هەرێم. ناسەقامگیری سیاسی و ئەو دۆخی لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هەیە و ئابوونی خۆپیشاندان ئەمانە تا چەند دەبنا هۆکار بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان خاوەن سەرمایەکانیان بکشێنەوە و پرۆژەکان ڕابوەستن و لە ڕووی ئابووریەوە زیان بە هەرێمی کوردستان بگات. هەمیشە دەوترێت سەرمایە ترسنۆکە لە هەر شوێنێکە سەقامگیری هەبێت و ئارامی هەبێت لەوێدا کارەکانی خۆی بە ئەنجام دەگەێنێت و لەوێدا گەشە دەکات و پێچەوانەوە ئەگەر ناسەقامگیری سیاسی لە هەر وڵاتێکدا هەبێت ئەوە سەرمایە دەکشێتەوە و ڕادەکات لێ و سەرمایەداران ئەو پرۆژانی کە هەیەە دەیوەستێن و سەرمایەکانیان دەکشێنەوە. تا ساڵی 2011 ئەو کاتێک کە لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان لەو پەڕی سەقامگیریدا بوو دەبینین بەشێکی زۆری سەرمایەدارانی بیانی دەهاتنە هەرێمی کوردستان و سەرمایەکانیان لە زۆر پرۆژەدا ساغ دەکردەوە لە زۆر بواری کەرتی تایبەت وەک ڕێگەوبان هاتوچۆ و خانوبەرە و ئەمانە کە هەمووی کاریگەری هەبوو لەسەر ئابووری هەرێمی کوردستان و بە شێوەیەکی زۆر باش هاوکاری کەرتی گشتی بوو. بەڵام لە دوای خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و دواتر ئەو خۆپیشاندانە بەردەوامانەی کە لە هەرێمی کوردستاندا کران و بە دوا خۆپیشاندانیش کە لە چەند هەفتەی ڕابردوو بەردەوامیان هەبوو ئاخۆ ئەمانە کاریگەریەکی خراپیان دەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان و بە تایبەت کەرتی تایبەت و لە کاتێکدا ئومێدێکی تەواو بە کەرتی تایبەت هەیە لە پاڵ کەرتی گشتی بۆ ئەوەی بتوانرێت هاوکارێکی باش بێ بۆ سەرخستن و بەرزکردنەوەی ئابووری وڵات. تاوتوێ ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێزان عەزیز سەعید ڕەشید بەڕێوبەری گشتی و بەرهێنان، هەروەها سوپا سەلام خوێندکاری دکتۆرا لە بواری ئابووری. زۆر بەخێر بێن. راپۆرتێکمان هەیە بابێک و راپۆرتەکە ببینین و ئەگەڕێنەوە لاتان و درێژە بەرنامەکەمانەی فەرموو. موچە دوا دەکەوێت جارێک نا بەڵکو چەندین جار لە سەریەک. سەرچاوەکانی داهاتوو دابەشکردنیان لە بەرچاو ڕوون نین. هاوڵاتیان لە ژێرباری قورسی ژیان و پێویستیەکانی بە ئەستۆ هاتوون. تووڕە دەبن و تووڕەیان لەسەر شەقامەکان هەڵدەڕێژن. جار دوای جار تووڕەتر و گرشتر. سەرەتا بە دروشم دژی کاربەدەستان و دەسەڵاتداران. جاری دواتر پێک هەڵپژان لەگەڵ هێزی ئەمنی. جاری دواتر تووڕەتر پەلاماری هێزە ئەمنیەکان و بارەگای حیزب و بینای حکوومەت و تەنانەت ترافیک لایتەکانی سەرجا دەشدەدرێ. ژیان لە شاردا تووشی وەستان دەبێ و هەمووان دەکەونە دڵەڕاوکێوە. پێک هەڵپژانی خوێناوی دروست دەبێ. بەردەوامیش کۆمەڵێ نووسەر تیۆریزەی ئەم تووڕەی و ناڕەزایەتیانە دەکەن. باز لەوە دەکەن مادام دەسەڵات گەندەڵە و هەموو شتێک موڵکی ئەوانە ئیتر ڕەوایە هەموو شتێک بسووتێنن چونکە شتێک نەماوە موڵکی گشتی بێت کەچی پرسیار لەوە ناکرێ ئەبێت ترافیک لایتێک تاوانی چی بێت تا بیشکێنن کە بۆ ڕێکخستنی هاتوچۆی ئۆتۆمبیل و سەلامەتی سەرنشینان و مرۆڤ دانراوە. ئەبێ دەرگا و پەنجەرەی بینای بەڕێوەبەرایەتیەک کە تیایدا پلان بۆ دروستکردنی شەقام و پرد و شۆستە دادەنرێت چ تاوانێکی هەبێ. دیارترین کاردانەوە لە دوای خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات تا دوای ناڕەزایەتیەکان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بارکردن و ڕاکردن و پێچەوانەکردنی سەرمایە و پرۆژەکانی وەبەرهێنان و خزمەت گوزاریەکان بوو بۆ پارێزگاکانی تر. دابەزینی نرخ و بێبەهابوونی موڵک و سامانی ئەم دەڤەرەش هەر هەمان هۆکاری لە پشتەوە بووە. لە کاتێکدا دەکرا کەرتی تایبەت لە ژینگەیەکی ئارامدا وەک زۆر شوێنی تر گەشە بکە و تەنانەت لەوەها قەیرانێکدا خۆی وەک فریاد ڕاستێک دەرخات. بەڵام لە دۆخێکی وادا تەنیا پێچەوانەکەی ڕاستە و ڕۆژ لە دوای ڕۆژ سەرمایەکان لەم دەڤەرە بار دەکەن لەبەرەوەی سەرمایە وەک کۆتر وایە کە لە شوێنی ئارامدانە بێ هێلانە ناکات. دەکرێ ناڕازی بین و دژی گەندەڵی و هەموو نادات پەروەریەک بین بەڵام ناکرێت تەڕ و وشک پێکەوە بسووتێنین و وڵاتوێران بکەین.
دووبارە سڵاوتان لەبێ عزیزان بەردەوام بین لەگەڵتان کاک عزیز مەلای جەنابەت لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ئەکرێت بزانین گەشەی ئابووری تا ساڵی 2011 یاخود پێش خۆپیشاندانەکانی حەڤەی شڵبات و ئەو خۆپیشاندانەیەک بە دوایەکانی کە دواتر هات لەو کاتەدا گەشەی ئابووری چۆن بوو بە بەراورد بە ئێستا؟ هەڵبەتە پێشکی باوە بڵین کە خۆپیشاندان مافێکی ڕەوای هەموو هاوڵاتێکە کە داوای مافی خۆی بکە بەڵام بە شێوەیە کە کاریگەری لەسەر خزمەت گوزارەکان و لەسەر کەرتی تایبەت و لەسەر ئەو بابەتانەی نەبێت کە خزمەت بە کۆمەڵە گشتیەکە بە کۆمەلگا ئەوەی کە باسی کەین لەوە بەرهێنانە ئێمە لە سەرەتای دروستبوونی وەبەرهێنانەوە بە پێی یاسای وەبەرهێنان ژمارە 4 ساڵی 2006 کار کراوە توانرا کۆمەڵێک پرۆژەی زۆر باش بخرێتە گەڕوە ئەو سەرمایانی لە ناو کوردستان هەبوو ئەو سەرمایەدارانەی کە کۆمەڵێ سەرمایان لەبەر لەسا بوو بتوانێت ئەم سەرمایانی ئەمانە بخرێتە گەڕوە ئەوە بوو لە ساڵی 2009دا و 11 بەڕاستی بە شێوەیەکی زۆر باش توانرا گەشەیەکی ئابووری باش و کۆمەڵێک پرۆژەی زۆر باش مۆڵەت بدرێ کە کاریگەری هەبێ لەسەر ژێرخانی ئابووری وڵات و لەسەر کەرتی تایبەت هەڵبەت ئێمە ئەوە ئەزانین کە کەرتی گشتی حکوومەت ئەبێ ساڵانە پلانی هەبێ و کۆهەڵ هەموو پرۆژەکانی کەرتی گشتی بە حکوومەت بە تەنیا ناکرێەوە هەندێ پرۆژەش هەیە زیاتر لەوەیە کە لە توانای حکوومەت بێ بۆیە کەرتی تایبەت بەڕاستی سەرمایهدار ئەبێ ڕێزێکی تایبەتی لێ بگیرێت تا بتوانانی ئەو سەرمایە هەیە سوودی لێوەرگری و بیخەیتە گەڕ بۆ خزمەتی وڵات و بتانی سوود لە ئەو سەرمایی ئەو وەرگری بتانی باشە کاک ئازیستا چەند ئەو مامەڵەیە گرنگە کە لەگەڵ سەرمایهداردا ئەکرێت زۆر جاربینی ئەو سەرمایهدارانە کەسانی ڕەنگە بیانی بن کاتێک دێنە وڵاتەکەی تۆ و سەرمایەکانی خۆیان ساخت دەکەنەوە و پرۆژە وەردەگرن دەبێت چۆن مامەڵە لەگەڵم سەرمایهدارانەدا بکرێت ئەگەر لە منە پرسی من ئەڵێم سەرمایهدار ئەبێ فەرشی سوودی بۆ داخی ئەبێ وای لێ بکەی ئەوەن ڕێزی لێ بگری کە بتانی سوود لە سەرمایەکەی وەربگری بۆ بەرژەوەندی گشتی ئەوش بە شێوەیە ئێستا تۆ ئەگەر ببینی ئێمە ساڵانێک هەبوو لە 2012 تا ئێستا تعینات نەکراوە و خەڵکدامن نەمەزراوە ئەگەر ساڵی ئێمە 10,000 کەسیشمان هەبێ ئەوە 80,000 کەسم 8 ساڵە ئەمە لە ماڵە بەڵام ئێمە ئەگەر پەرەمان بە کەرتی تایبەتدا وتوانیمان و ئێستا لە دنیاە بە هەموو بەرەو کەرتی تایبەت ئەڕاوە سوود لە کەرتی تایبەت حکوومەت ناتوانێت ڕاستیە هەموو کەس دامەزرێنێەوە هەموو کەسێک بخاتە سەریش بۆیە ئەکرێ بەشێک خەڵک بچێتە ناو کەرتی تایبەتەوە واتە تۆ کۆمەڵی پرۆژەی گەورە و گرنگ بخەیتە گەڕ کە ئەمانە ڕاستی خەڵکی تریش لە پاڵ ئەم پرۆژانیایی شکاوەکەوەی نییە مۆزەفێک تەنها خۆی لە فەرمانگەیەکی شکا بەڵام تۆ کاتێک کارگەیەکدانی نمونەیە کار دوورسە بێ لەگەڵەوەشا خەڵکەکەی بازار سوودی لە بەرهەمەکانی وەرەگرێ ئەوان شەکەوەنەیش ئەو کەسی کە گواستنەوە ئەکا ئەو کەسی بڵێن بۆ نمونە ئەگەر من گاوداریەک بۆ نمونە باسکەم لە چاندنی وێنجەکەوە خەڵک لە با بڵێن پێوتر لە تەربەتی ئەبقاڕیانی لە مانگاکان و بەخێوکردنیان لە دواییەتە ناو مەسلەی بابەتی پەنیر و ماست و ئەمانە و گۆشتی و ئەمانە دوایی بۆ نەقلەکانیان بازارکردنیان هەڵگرتنیان ئەمە واتە کۆمەڵی خەڵک ئیتر بەرەو حکوومەت نایەت بەرەو کەرتی تایبەتە ڕا باشە کاکە عەزیز باست لەوە کرد کە لە ساڵەکانی 2009 و 2011 کۆمەڵێک پرۆژەی زۆر باش مۆڵەتی پێدراوە لە دوای ساڵی 2011ەوە ئەمە کۆڕانکاری بەسەر داهات بەڵێ بەتاکید ئێمە نمونەشتێمێ ئێمە لە ساڵەکانی 2010 و 11 و 12 توانیومانە زیاتر لە 30 بۆ 40 پرۆژە مەڵەت بین بەڵام لە دوای ئەو ساڵانە ڕاستی سەرمایەدارەکان ئەوە بوو بێجگەل لە ئەوەی کە ئاڵۆزەکان دروست بوو لە حەڤەی شوبات و لە دوای ئەوە کۆمەڵێ بابەتی تریش هاتە ئاراوە کە بابەتی داعش بوو و لەگەڵ ئەو قەیرانە دارایی کە دروست بوو ئەو ئاڵۆزی کە دروست بوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی ئەمانە هەموو وای کرد سەرمایەدارەکان بکشێنەوە لێرە و ئاتا بچن بۆ وڵاتانی دەوروبەر بچن بۆ خواروی و عێراق و کار لەوێ بکەن و ئێمە کۆمەڵێکی زۆر لەوە بەرێنەکانمان کشانەوە لە ئیشەکانیان یعنی ئەمانە هەمووی کاریگەری خراپی لەسەرەوە هەبوو بەڵام ئێمە ئێستاش لەگەڵا بێ و هیوادارم بتوانم باسی ئەوەش بکەم کە هەوڵێکی باشمان ناوە بۆی
وەبەرهێنەرەکانمان ئاشکێنەوە زۆر باشە من دواتر گەڕێم وڵات باس لەواکەین کە چۆن ئاشت بکرێنەوە ئەمانە کاک سوپا ئێمە باسمان لە خۆپیشاندان کرد و بە دڵنیاییشەوە ئێمە هەمیشە وتومانە خۆپیشاندان مافێکی ڕەوای هەموو کەسێکە بە ئەوەی کە بتوانێت داوای مافەکانی خۆی بکە بەڵام وەک لە راپۆرتەکەشە بینیمان یعنی شکانی ترافیکێک شکانی دەرگا و پەنجەرە و بینا و کۆمەڵێک ئەوراق کە تۆ ئیسوتێنی لە داوائیرەکە ئەمانە هەمووی ڕەنگە هی خەڵک بێت دوجار خەڵک لی زیانی پێ بگات یعنی ئەمانە کاریگەریکی خراپی دەبێت بە تایبەت لەسەر ئابووری وڵاتەکە گوانی تێدا نییە وەکو هەمومان ئاماژەی پێکەین کە خۆپیشاندان مافێکی سەرەتایی و دەستوری هەموو تاکێکە بەڵام سەبارەت بەوە بەرهێنان ئێمە ئەبینین عیلاقەیەکی پێچەوانە هەیە لە بینی ناسەقامگیری لە هەر شوێنەکە لەگەڵ پرۆسی گەشە سندن و بەرهێنان زۆربەی دیراسە زانستیەکان تاکی لەسەرەوەکەنەوە کە بەرزبوونەوەی ڕێژەی ناڕەزایی یاخود ناسەقامگیری لە هەر شوێنێکدا کاریگەریەکەی بە ئەندازەی لە 133 بەجێ هێڵەیە لەسەر گەشەی اقتصادی لەو ناوچەیەدا و ئەگەر سەرنجێکی خێرابن بە حکمیەوەی کە پسپۆرەکەم ماجستێرەکەم لە بواریوە بەرهێنان بوو لەسەر ئەو کاتانەی کە لەم دەڤەرەیە خۆپیشاندان یاخود ناڕەزایی یاخود جوڵەی شەقام وجودی هەبووە ئامارەکان بەڕوونی پێمان دەڵن بۆ نمونە ئێمە لە ساڵی 2011 کاتێک کە شەقام خرۆشا بوو خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتوانە هەبوو دەبینین قەبارەی وەبەرهێنان یاخود ئەو پرۆژانەی کە لەلایەن دەستەی وەبەرهێنان و عەزیز و برادەرەکانی کە داوەنە تەنها 90 پرۆژە ینی ڕێگای پێدراوە یاخود مۆڵەتی وەرگرتووە کە بتوانێت ئیشکە یعنی چی یعنی ئەمە سەرمایه‌دار ئەکشێتەوە لەو ناوچەیە ناتوانێت وەبەرهێنانی خۆی تیا بکە وەک لە راپۆرتەکەشدا ئاماژەتان پێدا مەسەلەی سەرمایە سیفاتێکی ترسنۆکی هەیە چونکە وەبەرهێنان دوو لایەن لە خۆیەگرێ کە ئەوائیدا لەگەڵ مەخاتڕە کاتێک کە مەخاتڕ واتە ڕیسکەکانی مەترسیەکانی زۆرتر بوو یاخود بینی کە هەیەی ناتوانێت تەنها لە بەرخاتی دەستکەوتەکانی واتە ئەوائیدەکانی بێوە بەرهێنانی خۆی بکە بەڵام دەبینین لە دوای ئارامبوونەوەی شەقام لە ساڵی 2012 و 2013 لەو 90 پرۆژەیەوە سیرەکەن قەبزاکە بەرەوسەرەوە دەبینین لە ساڵی 2012 لە 90 پرۆژەوە بێ بە 30 پرۆژە لەم دەڤەرە لە 2013 بە 40 پرۆژە ئەنجا بەدەر لە پرۆژەکان کە وەکو ڕقم سیرەکەی زیای کردووە بڕی سەرمایەی ئەم پرۆژانش ینی خۆی لە خۆیان گرنگە چونکە ئێستا لە 2013 ئەبێت بە 4 ملیار و 750 میلیۆن و 730,245 دلار ینی باشە ئەم پارەیە چێتە نێو بازاڕەوە ئێمە لە اقتصادە شتێکمان هەیە دەورانی نقودە ئەم پارەیە دەستا و دەستەکە تەنها لە ساڵی 2013 کە لە شاری سلێمانی کە وچل پرۆژەیە مۆڵەتی پێدراوە بکوێتە کار نزیکی 3150 دەستی کاری تیا کردووە یعنی ئەمە خۆی لە خۆیان هەلی وەسەرکار خستن هەلی ئەو گەنجە ناڕازی کە لەسەر شەقام و بەردەهاوێ هەلی ئەو خەڵکی کە ئەڵێت دینار لە گیرفارمانیە زیاتر بووی ئەڕەخسەیە کە پارەدار بێت تەمویل بکرێت لە ڕێگەی چیوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە بەڕێز کاک عەزیز ئاماژەیەکی زۆر جوانی بۆ کرد کە پێویستە کات ئێمە فەرشی سوور بۆ وەبەرهێن ڕاخین گومانی تێدا نیە ڕاستە چونکە وەبەرهێنیت پارەی خۆی ئەخاتە خزمەتی تۆوە وەکو حکوومەت چۆن لەبەرەوەی لە هەموو وڵاتەکانە ڕێژەی تەدەخولی حکوومەت لە نەشاتی اقتصادیە وردە بەرەودواوە دێتەوە بەجێ هێڵێ بۆ کەرتی تایبەت کە جێ بگرێتەوە کەرتی تایبەتیش بە پارەی خۆی بە سەرمایی خۆی ئەو ڕۆڵی کە حکوومەت نەیتوانیوە بیگرێتە بەر ئەم پڕی ئەکاتەوە بەڵام لە بینی دوو کەوانەدا ئەو ژەوەیەکە بە یاسارێک خراوە ئەم تەدەخولکردنە چونکە ئەوەی کە ئەبینین لە زۆر وڵاتیشا کە بەرەو کەرتی تایبەت هەنگاویان ناوەکە لە اقتصادا پێوتری خەسخەسا شکستیان هێناوە شکستەکەش چی بووە ڕۆڵ و ئەرکی کەرتی تایبەت لە نێو ئەم یاسایانەدا ئاماژەی پێ نەکراوە بگرە جۆرێکە لە ڕەتاندن یاخود ئیستیغلالکردنی قیتاع اقتصادیەکان ئەمەرجە هەموو خۆپیشاندانێک بەو شێوەیە کاریگەری خراپی لەسەر ئابووری وڵاتە بێ یاخود ئەگەر خۆپیشاندانەکان بە شێوەیەکی هێمنانە بکرێت بەو شێوەیە گرژی و ئالۆزی لێ نەکەوێتەوە بە هەمان شێوە کاریگەریەکانی خراپە بن بە تایبەت لەسەر کەرتی تایبەت بێگومان هەموو خۆپیشاندانێک لە هەر شوێنەکە بڕبەر و تونند و تیژی هەنگاو بنێ کاریگەری نێگەتیڤ بەجێ هەڵێ لەسەر پرۆسی وەبەرهێنان چونکە هیچ سەرمایەدارێک ئامادە نیە پارەی خۆی لە شوێنێکدا بخاتە گەڕ کە مەترسی تێدایە ئەوەشمان لە یاد نەچێ ئێمە لە ڕووی زانستی ئابووری بە تایبەتی وەبەرهێنانەوە شتێکمان هەیە پێوترە مەناخی ئیسtismاری ژینگەی وەبەرهێنان لە ژینگەی وەبەرهێنان یەکێک لە بنەما سەرەکیەکانی چییە ئیستیقراری اقتصادی و سیاسیە کاتێک کە تۆ
ئیسیقراری سیاسیەکەت بەو جۆرە بێت کە هەر ڕۆژەی دام و دەستگایك بسووتێ جادە بگیرێ خەڵکین بێت و بەرهێن ناتوانێت بێت تەنان دەگەوە بەرهێنەکە ناوخۆیش بێت نەک بیانی ناتوانێت پارێ خۆی لەم شوێنانەیە بخاتە گەڕ بۆچی لەبەرەوەی یەکەم تەوەقوعاتی تەشاؤمیە واتە ڕەشبینیە بۆ ئایندەی و بەرهێنانی لەو منتیقەیەدا هاوکات لەگەڵەوەشە سەرمایهداری بیانیش ناتوانێت بێت لە شوێنێکاوە بەرهێنانی خۆی ئەنجام بداکە ناسراوە بە عەدەم ئیستیقراری سیاسی واتە ناسەقامگیری سیاسی لەو شوێنەدا. زۆر باشە کاک عزیز دەوترێ شتێک نەماوە بەناوی کەرتی تایبەت وە کەرتی گشتی ئەوەی کە هەیە هەمووی لەلایەن دوو حیزبەوە بەڕێوە دەبرێت و ئیتر کەرتەکانجیان نەکراونەتەوە هەمووی بەدەست ئەو دوو حیزبەوە ئەوەی کە لەسەر شەقام هەمیشە باس دەکرێت. ئەمە تا چەند ڕاستە یعنی تۆ چۆن وەڵامی ئەو کەسانە ئەیتەوە کە باسی گرنگی کەرتی گشتیان بۆ تایبەتیان بۆ بکەین. من هیچ ئەوە بەڕاست نازانم و هەمیشەش باسی ئەوم کردووە من دەستخۆشی لە هەر کەسێکەکەم کە پارەکەی نەباتە دەرەوە بۆ پارەکەی لێرە خەرج بکات دەستخۆشی لێ یەکەم باش ئەگەر ئەو خەڵکی کە پارەکەی لێرە ئەکا بە پرۆژە و لە ناو هەرێمی کوردستانەوە نایبات لە بانکەکانی دەرەوە دای بنێ ئەمەیان باشەیە ئەوەیان کەیت ئەو پارەیە ئەگەر هەر کەسێکی سیاسی بێەوە هەر کەسێک بێ سەرمایهدار بێ پارەکەی بێنێ لە ناو هەرێما بیکە بە پرۆژە و ئەم پرۆژە خۆ ناگرێ بە کۆڵیۆبی با بە وڵاتی چیکە پرۆژەکە خۆی ئەمێنێتەوە لێرە و خەڵکی ئێمە دەستێکی کاری خۆمان کاری تیاکە و خەڵکی خاتە کار من ویستم ئاماژە بم بادەیەک بکەم ڕاستە ئەوەی کە برای بەڕێزم کاکسپاش باسی کرد زیاتر ئەو دیارە لایەنێکی تر هەیە کە زۆر گرنگە هەرچەنە ئێمە ڕاستی زۆر ترسمان هەبوو دەست ببرێ بۆ ئەوەی کە ئازار یا ناڕەحەتی بەرامبەر بە وەبەرهێنەکانمان بکرێ بە شێوەیەک بێ کە مەترسی بکەوێتە سەریان و وڵات بەجێ بێڵن یا بچن بۆ شوێنەکانی تر لێرە بێجگە لە ئەمە کاریگەری کەشی هەیە کاریگەری کە هەیە لە ڕووی بانکیەوە بەڕاستی ئەو کەسانە ناتوانن لە شوێنێک کە ناسەقامگیری ئەبێ بتوانن پارەکانیان لەوێ بێنن لەو بانقانە داینێن و مەجبورە بن پارەکانیان بن بۆ شوێنێکی تریا دەرەوەی وڵات ئەمە خۆی بۆ خۆی کاریگەریی خراپی بێت دوو کاتێ بەم شێوەیە ناسەقامگیری ئەبێ هەڵبەتە بازار داخرێ کە بازار داخرا بەرهەمەکانی ئەوان ساغ ناکرێتەوە کە بەرهەمەکان ساغ واتە کارکان خۆی ئۆتۆماتیکیان ئەوەسێ ئەمانە هەمووی کاریگەری زۆری لەسەر پرۆژەکانە بێ یعنی ئێمە هیوادارین بە هیچ شێوەیە لەم حاڵەتانەیە کە پیشان خۆپیشانان بێ بە شێوەیەک بێ دەست نەبرێ بۆ کەرتی تایبەت دەست نەبرێ بۆ سەرمایهدار دەست نەبرێ بۆ خزمەت گوزارەکان دەست نەبرێ بۆ ئەو بابەتانەی کە کاریگەریان لەسەر خودی ئەو شخصە خۆی ئەبێ کە خۆپیشاندانەکە یعنی تۆ ئەوەی کە ئەچێتە بازار با بڵین 10,000 کەس چووە بازار 10,000 کەس داوای مافیەوەکە بۆ نمونە دابمەزرێ یا معاشی پێ بدریا تۆ یەی بەجارێکی کە دەیان کەسی تر وە سەدان کەسی تر بێ کارەکەی وەبەرهێنەرەکە کارگەکەی ئەوە سێ خەڵکەکەی کەوێتەوە بازار جارێکی تر تۆ دوکانەکە و پێدا خستۆ ئەیش بێ ئیشە بێ واتە تۆ لە جاتی عەرەب قسێکی ئەڵێ زاد فەوق الطین بەلە واتە قوڕاوی زیای کرد بەسەر قوڕەکەیە یعنی ئەم حاڵەتانە نابێ ئێمە بشین باشە لەسەر ئەو قسەی کاکە عزیز کاکسوپا خەڵک تا چەند گرنگە هۆشیاری لەو بارەیەوە هەبین بۆ نمونە کاتی خۆپیشان دەرکە ئەم کاراکە زانیاری لەسەر ئەوە هەیە کە ئەمی کاک عزیز باسیەکە کاتێک کە تۆ زیان بە کەرتی تایبەت ئەگەیەنی دوجار زیان بە خۆش دەگەیەنیتەوە گومانی تێدا نییە کە نییە لەبەرەوەی بەداخەوە ئەمە زیاتر پەیوەندی بەلانی ڕاگەاندنەوە هەیە هەتا و پێساکە ڕاگەاندنی ئێمە بە ئینجازی ئەزانێ کاتێک کە خۆپیشاندەرێک دەرگایەک دەرێهێنێ یا پەنجەرێ گەشتێنێ ئەیکا بە لیدی خەبەرەکەی چەندین جا لە تەلەڤیزیۆنەکەەوە لێیاتەوە لە هەندێک شوێن تەرویجەکرێ لە ڕاگەاندنەکان بۆ ئەوەی کە توندوتیژی وجودی هەبێ یاخود بەرهاویشتن و جادەگرتن و شت سووتان لە بەرچاوی جوانەکرێت کە ئەمە کللتورێکە بەڕاستی لە ڕابردوو بەمان ماوەتەوە لە سەردەمی شەڕی براکوزی و هەتا پێساکە بەمان ماوەتەوە کە جێگای داخە بگرێت لە زۆربەی وڵاتەکان تەنانەت ئەوە وڵاتی ئێران کە لە تەنیشتمان نزیکە 14 کەناڵی بەسێ کەناڵی پەروەردەییە 14 کەناڵ ئایا ئێمە چەند کەناڵمان هەیە کە پەروەردەی تاک پەروەردەی گەنج پەروەردەی نەوەکانی کەمان بکەین چەند فلتەرمان داناوە لەسەر ئەو تەلەڤیزیۆن و یاخود ناوەندە ڕاگەاندنانەی کە تەرویج بە کاری توندوتیژی و ئاشاوە گێڕیەکەن تا چەند توانیمانە ئێمە فلتەر دانین لەسەر ئەو بەناو بۆ نمونە و قسەزان و وتەبێژ و بیرمەند و ئەوانەی کە لە پەروەردەکردنی عەقڵەتێکی توندوتیژدان یعنی بۆ نەگەینە ئەوەی کە هەم حکوومەت کە بەشێکی دەسەڵاتەکە و کەوەک لای خۆیەتی و بەرپرسیاردەکەی لە ئەستۆیە ئەم ڕاگەاندنەکانیش کە پێویستەکە ئیتیکی ڕاگەاندن
جێبەجێکن کە یەکێک لە بنەماکانی ئەوەیە کە بە هیچ جۆرێک پەنا نەبرێتە بەر ئەوەی کە نەوەیەک پەروەردە بکرێت یاخود هەواڵێک بڵاو بکرێتەوانە کە زەرە بە بەرزەوەندی گشتی بدا ئەمە لەلایەکی دیکەشەوانێ بەڕاستی لانی سیاسی یاخود سوڵتەی حاکمە کە چ لە منتیقەیە بێ یاخود لە هەر شوێنێکی دیکەیە بێ بەرپرسە لەوە چونکە کاتێکە خۆپیشاندەرێک ترافیکێک ئەشکێنێت یاخود جادەیەگە گرێ گوڵێک ئەشکێنێتەوە ئەیسووتێنێ بەڕاستی ئەو گوڵەت تەنها هەری و خۆپیشاندەرە نیە هی منیشە هی تۆشە هی و خەموو خەڵکێکێ ئەبێ یاسا بە تونترین شێوە لەگەڵا تەعامل بکە چونکە ناکرێ ئێستا لە ئەمریکا خۆپیشاندان کرا گەرت هەمومان لە یادمان ڕاستە شوێن سووتێنرا ڕاستە دەست بۆ زۆر شوێن برا بەڵام هەمووی لە کامێراکانە تۆمار بوو خەڵکمان هەیە کە لە وڵاتانە باز دەواکە دەڵێت خەڵکە بۆ هاوڕێمانەوە کە بەڕێگەز لێ خەڵکی ئەوێ و بەشداری خۆپیشاندانان کردووە سەری مانگ یاخود لەو بیتاقانەی کە بۆیان دێتەوەوانە و کری مانگە فلان ویسەر بۆی هاتۆتۆ کاڵێت تۆ بەشداری خۆپیشاندانت کردووە یاخود بۆ نمونە زەرەر بە فلان شوێن گێنراوە کە تۆش بەشدار بوویتە لەوێ بۆی ئەمەngە غرامە کراوی کاک سوپارانگە کێشەکە لا بێت کەمان پرسیارشکە لە کاک عزیزم کرد خەڵک لەوە تێنەگا کە بۆ نمونە ترافیکێکە یان هەر شتێکە ئەمە بۆ سوودی گشتی بێ ڕەنگە وابزانێت کە ئەم ترافیکە تایبەتە بە حیزبێکی دیاری کراو کە ئەو ترافیکەی شکان ئیتر حەقی خۆی لەو حیزبە ئەکاتەوە یعنی بۆ خەڵک لەوە تێنەگا کە ئەو شتانەی کە هەیە ئەمانە بۆ بەرژەوەندی گشتی و دوجار خزمەت بە خۆت ئەگەیەنێت لە بەرەوەی هۆکاری سەرەکیەک و باسیشم کرد ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە نەیتوانیوە نەوەیەک پەروەردەگا کە ئینتیمای هەبێ بۆ وڵاتەکەی کە خاکەکەی خۆی خۆش بێ کە وڵاتەکەی خۆی خۆش بوێ ئێمە ئێساس نەوەیەکمان پێگەیاندووە کە هەتا کۆم لە حەزە ئەگەر لە خوێندنگا قۆپی کرد گەورەترین ئینجازی بەرامبەرمان مۆسا کردو چالاکێکی چاکی کردووە کە خۆپیشاندانی کرد توموتیشترین شێواز بەکاربێنێ ئەمە زۆر مهمە زۆر ئازایە هۆکارەکەی و بۆم باس کردی ئێمە نەمانتوانیوە پەروەردەی نەوەیەک بکەین 30 ساڵی ڕابردوو کە ئەم نەوەیە وڵاتی خۆی خۆش بوێ بۆچی لە بەرەوەی هاتوین دابشمان کردو بەسەر حیزبی ئەم و حیزبی ئەو تەرەفی ئەم و تەرەفی ئەو وای لێ هاتۆ نیشتیمانەکە و خۆی لە خۆیان غائب بووە کەوتۆتە دواوە یعنی هەموو وڵاتانی دنیا تەنان بۆ تورکیای لای خۆشمان و لە زۆربەی شوێنە گشتیەکان لەسەر دراوەکانە نووسراوەڵێ بەڵێ من دڵخۆشم لە بەرەوەی تورکم من سەربەرزم لە بەرەوەی تورکم باشە ینی لەوە وردە ئینتیمای تورکی بوون یاخود هاوڵاتی بوونی تورکی ئەچەسپێنە لە نێو مناڵەکانی خۆیدا بەڵام ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆسا وەکو ناوەندەکانی ڕاگەاندن کارمان لەسەر ئەم سێکتەرە کردووە کە سێکتەری پەروەردەکردن و بڵاوکردنەوەی ئینتیمایە نەخێر کاتێکە نییە دەبینین هەر واعیزێک هەر وتە بێژێک هەر قسە زانێک هەر بیرمەندێک کە لە کەناڵەکان کە دەرەکەوێ ئارەزووی لەوە هەیە کە خۆپیشاندانەکان بۆ ئاراستەیە برێ ئەم گەنجش کە پەروەردەمان نەکردەوە غیا بە پەروەردەیی هەیە بۆ نەمەڵی ئەوەڕواکە ئەو هێڵا ئەڕواکە بووی ئەو بووی کێشاوە زۆر باشە کاک عزیز باسمەوە کرد وە بەرهێن وە سەرمایەدار چۆن ئاشت بکەینەوە ئەو متمانەی کە نەیان ماوە چۆن بۆیان بگەڕێنینەوە یاخود بە شێوەیەکی تر بڵین بەشێکی ئەگەر ئەو سەرمایەش کە لە وڵاتدا مابێت چۆن وا بکەین کە پاشەکشەی پێ نەکرێت لە ڕاستیە ئێمە بێ جارێکی کە بیر لەوە بکەینەوە سەرمایەدارەکان ئاشکەینەوە بە شێوەیە کە بتوانین ڕاستی پارێزگاری لە خۆیان و سەر و ماڵ و سەرمایەکان بکەین ئەوش بە شێوەیەکەوەی کە پرۆژی باش بخینە بەردەستیان و بتوانین ئەو پرۆژانە بێ کە کاریگەری زۆری باشی لەسەر جێرخانی ئابووری وڵاتە بێ و پرۆژانە لە بوارەکانی پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵ کە وەکو جێگرەوەیەک بۆ بودجەی گشتی جێگرەوەیەک بۆ نەوت بتوانین ئێمە سوود لەم بوارانە وەرگری ئەوان بخینە ئەو شوێنەوە ئەوان تا بتوانن جارێکیکە بۆ بە شێوەیەکی کە بتوانن ببن بە هاوبەش بۆ حکوومەت بۆ ئەوەی بتوانن خەڵک سوود وەرگێ و خەڵک بتوانێ بڵێن بێکارەکان کار بکەن لەو شوێنانە ئێمە ئەتوانین ئاشتان کەینەوە بەوەی کە بتوانین بڕی ئیمتیازات و شێوەی ئیمتیازات کە ئەکرێ بۆ بەرهێنەرەکان بە شێوەیەک بێ کە گونجاو بێ یا باشتر بێ لە وڵاتی دەوروبەر لە عێراق هەتا ڕێگر بین ئەگەر ئێمە سەقامگیریمان بۆ کردن و پارێزگاریمان لێکردن و پاراست خۆیان و سەر و ماڵیان و بنکانیانمان پاراست وتوانیمان بە شێوەیەک لە شێوەکان ئاراستەیان بکەین بۆ پلانی حکوومەت و لەگەڵ ئەوەشە بتوانین ئێمە ئیمتیازاتێکی وایان بۆ بکەین کە ئەگەر هاوتا نەبوو لەگەڵ ئەبێ زیاتر بێ وەیە ئەگەر هەر نەبوو ئەبێ هاوتا بێ پێشتر ئەمانە کراوە ئێمە لە هەوڵڵین ئێستاش کارێکی باشمان کردوە توانین وانە لەم ساڵانەیە کار لەسەر ئەو پلانە بکەین هەڵبەتە بۆ ئەم ساڵانەی ئەوەی وەک باسمان کرد ئێمە کۆمەڵێ
لە ساڵی 2013 و 14 و 15 و 16 تا گەشتە هەژدا لە هەژدا ئەوەی قەیرانی دارایی تا حدێک باش بۆ شەڕی داعش نەماوە حکوومەتی مرکزی لەگەڵ حکوومەتی هەرێمە هەندێک وەسعەکان باش بوو ئێمە کەوتینە هەوڵی ئەوەی لەگەڵ وەبەرهێنەرەکان دانیشتین و زۆر بمان ئاشکنەوە گێڕامانەوە لەو شوێنانەی کە لە زۆربەی زۆری وەبەرهێنەرانی تورکیا لە ئێستاە یا عێراقی یا هەری خەڵکێریمی کورسانە و زۆری لەوانی کە لە بەغا و جنوب ئیشەکەن زۆربیان وەبەرهێنەری کوردن ئێمە توانیمان هەندێک لەمانە پرۆژەیان بینێەوە بیانهێنینەوە و کارێکی باشمان کرد بەڵام ئەوە بوو لە ساڵی 2020 مەتوانیمان پلانێکی گشتگیر بۆ وەبەرهێنەرەکان بخەینە بەردەست و هەوڵ بین سەردانی تاک بە تاکیان بکەین و کاریان بۆ بکەین بۆ ئەوەی کۆیان کەینەوە قسەیان لەگەڵا بکەین سەرمایەکانیان بە شێوەیە لە شێوەیەکان پرۆژی بۆ بدۆزینەوە بۆ ئەوی لە یەکێ لە پرۆژەکانە کە لەگەڵ خۆی و لەگەڵ ئەفکاری ئەوە ئەگونجێ کە پرۆژێکی پێ بدەین هەڵبەتە ئەممان کرد بەڵام 2020 وەکو جەنابتە نەزانن کۆمەڵێ بربەستی کە هاتە ڕێگامان ئەویش یەکەمیان کۆڤید 19 بوو کە کۆرۆنا دیارامەوە لە کاریگەرەکەی لەسەر هەموو جیهان بۆ هەڵبەتە ئێمەش بەشێکی بچووکی ئەم جیهانین و ئێمەش کاریگەرەکەی بۆ سەر ئێمە هەمان کاریگەری بوو بۆ سەر هەموو دنیا دوم پێم خۆشە بیڵێم و دوم ئەو بجارێکی کە قەیرانی دارایی ئەمەش کاریگەریکی خراپی بوو وەسێەم ئەم خۆپیشاندانانە بوو دیسانەوە لە ئێستاە بەڕاستی وەبەرهێنەر بەس پریای ئەوە کە لە ئێستاە شوێنێک بدۆزێتەوە ئێمە وەکو دایرەکانی حکوومەت کەوتینە ئەوەی کە ئاگامان لە دۆسیەکانمان بێ ئاگامان لە پرۆژەکانمان بێ ئاگامانەوە بێ چ جایکی خاوەن سەرمایه‌دارێکە کۆمەڵێ پارەی باش ئاگای لە سەرمایەکەی بێ و ئاگای لە پرۆژەکەی بێ تووشی کێشێک نەبێ واتە هەوڵی ئەوەی نەما بێت لەگەڵ ئێمە دانشێ بیر لە پرۆژە بکەینەوە هەوڵ بین بۆ پرۆژەی گەورە و گرنگ لە هەرێمی کوردستانە بیل چی بکەینەوە چییە کە کاریگەری زۆری ئەبێ بۆ ئەوەی ئێمە بین جارێکی کە ئابووری وڵات بەرەو باشتر باشە دواتر باس لە پلانی دواتر ئەەکەین بۆ لەمە دووە راپۆرتێکمان ئامادەیە بێ کۆ راپۆرتەکە بینین و لەگەڵتان بەردەوا ببین. وەبەرهێنان ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە گەشەکردن و بەرەو پێشچوونی ئابووری هەر ناوچەیەک زیادەڕەوی نییە ئەگەر بڵێن بەردی بناغەی گەشەی سامانی وڵات و نیشانەی بەرەو پێشچوونی ئابووریەکەیەتی جاسەرمایی وەبەرهێنانەکە لە جۆری بیانی بێت یاخود نیشتیمانی ئەوەی جێگەی سەرنجە هەریەک لە جۆرەکانی سەرمایی وەبەرهێنان نیشتیمانی یاخود بیانی بە پێی میتۆدە زانستیە کارپێکراوەکان پێویستی بە فەراهەمکردنی چەند بنەمایەکی گرنگە بۆ ئەوەی بتوانرێت بخرێتە گەڕ لەوانە ژینگەی وەبەرهێنانە ژینگەی وەبەرهێنانیش لە کورتترین واتادا گزارشتە لەسەر جەم ئەو بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیانەی دەوری پرۆسەی وەبەرهێنانیان داوە و بە شێوەی ئەرێنی یاخود نەرێنی کاریگەری لەسەر جوڵە و ئاراستەی وەبەرهێنان دەکەن لەم ڕوانگەیەشەوە سەقامگیری سیاسی و ئابووری پشکی شێریان بەردەکەوێت لە کۆی ئەو هۆکارانەی کاریگەریان هەیە لەسەر وەبەرهێنان چونکە توێژینەوە زانستیەکان ئەوەمان پێدەڵێن کە سەقامگیری سیاسی بە ڕێژەی لە 33 کاریگەری لە سەرگەشەی وەبەرهێنان دروست دەکات لەم ڕوانگە زانستیەشەوە ئەگەر بڕوانینە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی دەوروبەری ئەو ڕاستیەمان بۆ دەردەکەوێت کە ناسەقامگیری سیاسی و جوڵەی بەردەوامی شەقام و بەرزی ئاستی ناڕەزایەتیەکان دۆخێکی ناهەمواریان بۆ بەرهێن دروست کردووە کە نەتوانن سەرمای خۆیان لەم دەڤەرە وەک پێویست بخەنەگەڕ چونکە میتۆدە زانستیەکانی ئابووری پێمان دەڵێت وەبەرهێنی بیانی سەرمای خۆی لە دەڤەرێکدا بەگەڕ ناخات کە سەقامگیری سیاسی و ئابووری دەستەبەر نەکردبێت هەر ئەمە شەوای کردووە لەم دەڤەرەدا ئاستی بنیادنانی پرۆژەکان دابەزێ و ڕێژەی بێکاری لەم دەڤەرەدا بەرز بێتەوە و قەبارەی ئاڵوگۆڕی سەرمایەش کەمتر بەگەڕ بخرێت هاوکات سەرمایەدار و وەبەرهێنیش لە جوڵەی ئابووری خۆیان ناکەون و هەوڵی دەرچەی دیکە دەدەن بۆیە دەبینین زۆرێک لە سەرمایەدار و وەبەرهێنەکان بارگەی چالاکی ئابووری خۆیان گواستۆتەوە بۆ دەرەوەی ئەم دەڤەرە هەر ئەمەشە وای کردووە کە گەشەی ئابووری بەڕوونی لەوێن دەرێ بە دیار بکەوێ و ئاستی بێکاریش
لە چاو ئەم ناوچەیەدا کەمترە. جێی خۆیەتی بپرسین، ئایا دەکرێت سنوورێکی هێندە بەرفراوان کە دەوڵەمەندە بە زۆربەی سەرچاوەکانی وەبەرهێنان و یەکەم دەستگای وەبەرهێنانیش بنکەی بناغەکەی لێرەوە دانرابێت، قەبارەی وەبەرهێنانەکەی لەو ئاستەدا بێ؟ دووبارە سڵاتان لەبێ ئازان لەگەڵتان بەردەوامە بین. کاکسپا کاتێکە وڵات لە قەیراندا بێت بەتابێت لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە لە قەیراندایە ئەکرێ بڵێن کەرتی تایبەت فریاد ڕستێک دەبێت بۆ لە پاڵکەرتی گشتیدا بۆ ئەوەی کە هاوکار بێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو قەیرانە ببینەوە کە لە هەرێمدا هەیە. بێگومان دەبێتە فریاد ڕست. بێگومان کەرتی تایبەت ئەگەر بە یاسایەکی باش ڕێک بخرێ، ئەگەر بواری پێ بدرێ، ئەگەر بتوانێت سەرجەم ئەو تاقەی کە تایەتی بە شێوازێکی زانستیانە و اقتصادیانە لە هەو دەڤەری کە ئیشی تیاکە بیخاتەگەڕ، ئەتوانێت دۆکو دەرەچەیەک ئەو حکوومەتە یاخود ئەو دەسەڵاتە لەو شوێنێکە هەیە بتوانێت ڕزگاری بکات. کامەن ئەو یاسا باشانی کە ئەگەر هەبێت. بۆ نمونە یەکێک لە هەرە یاسا گرنگەکانی کە پێویستەکە لە هەرێمی کوردستاندا پێداچوونەوەی بۆ بکرێت یاسایی وەبەرهێنانە کە لەم یاسایی وەبەرهێنانە ماف و شایستەکانی وەبەرهێن تێدا دیاری کراوە بێ و مافی حکوومەتیشی تێدا دیاری کراوە بێت، چونکە هەومان نەزانین ئەو یاسایی کە نووسراوە بۆ نزیکی 15 ساڵێک بەر لە ئێستا کە ئاماژەی پێکراوە دواتری چەندین جارکە لە پەرلەمان داوای پێداچوونەوەی پیاکراوە هەتاوەکەوە سەر دوو هەمیان سوود ببینرێت لەو خەڵکانەی کە پسپۆرن لە بواری هەم وەبەرهێنان هەم پسپۆری اقتصادی کە بتوانێت ئەو یاسایانەی کە تایبەتە بە ژیان و ژینی ئەو خەڵکەوە واتە پەیوەستە بە لایەنی ئابووری ئەو خەڵکەوە سوود لە تواناکانیان ببینرێت بۆ ئەوەی کە بتوانرێت ئەو یاسایە ڕنگدانەوەی واقعی ئەو وڵاتە بکە. بۆیە کەرتی تایبەت ئەتوانێت بە شێوەیەک لە شێوەکان خزمەتێکی باش بکات بۆ وڵاتانێک کە کاری تیاکە و هاوکات تەواوکەری ئەو ئیشە تەواو نەکراوانە بێ کە حکوومەت بەجێ هێشتووە. زۆر باشە. ئێوە پێتان وایە بە هەمان شێوە دەبێت ئەو یاسایی کە تایبەتە بە وەبەرهێنان هەموار بکرێتەوە؟ سەرەوە کردووە کاک. بەڵێ ئێمە هەڵبەتە هەر لە زۆر هەستمان بەوە کردووە. ئێمە دیارە ئەو یاسایەکی زۆر گەورە و گرنگ بوو بۆ کاتی خۆی و بۆ کاتی کە هەرێمی کوردستان نە عێراق و هیچ شوێنێک تەنها لە سلێمانی دەستگای وەبەرهێنان دروست بوو و ئەو یاسایی دوایی دەرچوو لە دەستەی وەبەرهێنان کە دوای یەکگرتنەوەی هەلو ئیدارە بەڕاستی یاسایەک بوو سوودێکی باشی هەبوو وتوانە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئێمە من نمونەیەکتی ئێمە یاسایی وەبەرهێنانی مەسر لە ساڵی 57 وەبەرهێنان لە مەسر دروست بووە تا ئێستا 7 جار هەموار کراوەتەوە. واتە ئەمە ڕێگر نییە تۆ بەپێی زروفەکان و کاتەکان ئێمە زانین یعنی دنیا لە پێشکەوتنیکی زۆر سەریعە و ئەکرێ ئێمەش یاساکان لەگەڵە. بۆیە ئێمە یعنی زۆر کارمان بۆ کردو. ئێمە لە 2011 یاسای وەبەرهێنانمان بردووەتە ئەنجومەنی وەزیران و داوامان کردووە کە ئەو یاسایەمان بۆ هەموار بکرێتەوە. هەروەها لە کابینەی نوۆیە دیسانە ئەو یاسایەمان ئێستا بردوتە ئێوە تا لە ڕێگەی پەرلەمانەوە بە شێوەیەک بێ کە ببێتە هۆی ئەوەی وەبەرهێنەرەکان وەبەرهێنەری ناوخوو دەرەکی بێنێ و بگرێتە خۆی و ڕێگانەیە ئەمان لێمان بکشێنەوە و بڕۆن و بە شێوەیەک بێ کە گونجاو بێت لەگەڵ تەواوی چووکەکانی و سێکتەرەکانی وەبەرهێنان. هەڵبەتە من بە بەسەر قسەیەکی جەنابی کاک سوپاشکە باسی ئەوەی کرد ئێمە لە ڕاستی ئێمە هەلی باشمان هەیە بۆ ئەوی وەبەرهێنان بکەین و کاریگەری لەسەر کەرتی تایبەت بە شێوەیەک بێ کە بەڕاستی ڕنگدانەوەی لەسەر تەواوی دانیشتوانی هەرێم هەبێ. ئەیش ئێمە گەر بین کەرتی کشت و کاڵوەر بگرین ئێمە دەشتی شارە زۆرمان هەیە کە دووەم دەشتە لە دنیاە پاش دەشتی ئۆکراین. یعنی دەشتێکە بەڕاستی ئەتوانێت سوودی لە تەواوی پرۆژەکانی کشت و کاڵاوەرگرین و من بیرم مێ ئێمە لە کاتی خۆی لای هەڵەبجە کاتێ لە ئێڵەبجە ئیشمانە کرد کە پرۆژەکانمان لەوێ بوو خەڵکانی ئەڵمانی لێ بوون ئەوەت ئەگەر ئەمە بێمە هەموو ئەڵمانیای پێ بەخێوەکەین و لە بواری پیشەسازیە ئێوە ئەزانن سلێمانی لە 131 پیشەسازی عێراق و لە 1962 پیشەسازی هەرێمی تایە. سلێمانی بۆ خۆی شارێکی گەشت و گوزاریە و هەرێمی کوردستان خۆی هەرگەشت و گوزاریە بە حکمی ئەو با بڵێ مەناخەوە ئەو تۆبۆغرافیە جوانە و ئەو شێوە جوانە و ئەو
مانزەرە جوانی کەس کوردستان هەیەی سلێمانی خۆی شارێکی ڕۆشنبیریە ئێمە ئەتوانین پرۆژەی گەورەی گرنگ ناڵێم بۆلیود و هۆلیود و ئەوانە بکە نەتوانین پرۆژەی هەمان شێوەش بکەین کە کۆمەڵێ سیمینار و هینی دەوڵەتان بینە ئێرە ببێتە هۆی بژانەوەی باشە بۆ نەکرێت ینی ئەوانی کە جەنابەت باسێکی هەمە هەنگی ئێوە لەگەڵ سەرمایەدارەکاندا چۆنە ئین دانیشتنتان چۆنە لەگەڵیان ئەم شتانیان پێ ئەڵێن بۆ ئەوەی کە ئەم پرۆژانە بکرێت ینی لە ڕاستیە ئێمە هۆکاری ئەمە تەواوی ئەو کێشانەیە کە ناوبەناویەتە سەر ئێمە ینی و حکوومات و لە ناوی شیاس ئێمە کە وەکووە بەرهێنان ئەویش وەکو باسمان کرد لە حەفەی شوباتۆ دەستی پێکرد و بە شەڕی داعش و ئەوانە ئەمانە هەمووی ڕێگر بوون خەڵکانێک ئەوانەی کە ئیساڵیان پێوەکرا و پەیوەندیان پێوەکرا لە هەموو دنیا کە سەردانیان بکەی سەردانمان بکەن بتوانین جۆن پێچەرێ دروستکرێ لە بینی وەبەرهێنەری ناوخۆ وەبەرهێنەری دەرەوە و ئێمە خۆشمان بتوانین سەردانیان بکەین تا باسی ئەویان بۆ بکرێت خەڵکانێک لەوانەیە نەهات بێت و ئێمەیان نەدیبێ و ئێرەیان نەدیبێ بەڵام کاتی ئەمانە تۆ بە هەر ڕێگاکان بتانی پەیوەندیان لەگەڵ بکەی و شوێنەکان پێ بناسیێنی وە زمانی ئەویان بۆ بکەی کە سەقامگیری و هیچ کێشەیەکت نییە ئەوانیش ئەتوانی ئەم حاڵتانە بکەیت کۆم ئەمانە بەتەنها کەس ناکرێەوە بە هاوکاری لەگەڵ لایەنی دەرەکی شاعکرێەوە شارەزایانی دەرەوەشی پێویستە هەتا کارگێکی چیمەنتۆ بۆ نمونە پێویستی بە خەبیری وڵاتانی ترە بێت لێرە ئیشکا کەواتە کاکسپاگەم پرسیارە لە جەناب بکەم پرۆسیەوە بەرهێنان تەواوی پرۆسیەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگێنی وەک ئابووری ناسێ لە هەرێمی کوردستان ێساکە بینین بە حکمی ئەو بارودۆخە عالەمیە کە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایەکە عالەمی گرتوێتەوە هەرێمی کوردستانی بێبەژنیە لەو نەهامەتی بەڵام هەرێمی کوردستان بەدەست چەند گرفتێکی دیکەوە ناڵێنێ یەکێک لەو گرفتانەی ئەو ملبلانە سیاسی کە لەگەڵ حکوومەتی فیدرالیا هەیەی کە ئەمەش خۆی لە خۆیدا کاریگەریەکی سلبی دروست کردووە لەسەر پرۆسەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا هاوکات لەناو خۆی هەرێمی کوردستانیشدا پرۆسەی موسەناع پرۆسەی دروستکراو هەیە کە ئەیانوێت کێشەی دروستکراو هەبێت یاخود جیاکاری هەبێت لە بینی پارێزگاکانە یاخود لە بینی ئیداری شوێنەکانە منەمێ سەرنجی بەڕێستان و بینەرانیش بۆ ڕاکێشم کە هەرێمی کوردستان ئەگەر بگەڕێنەوەانێ بۆ پێش ڕێکەوتنی 2006 یاخود تێکەڵاوکردنەوەی هەردوو ئیدارە منتیقەی زۆنی سەوز لە ترۆپکا بوو لە مەسلەی وەبەرهێناندا هەم لەبەرەوەی کە یەکەم موئەسەسەی وەبەرهێنان لەم دەفەرەدا دروست بوو هەمیش لەبەرەوەی کە وەبەرهێنان لێرە زیاتر سەقامگیری و زیاتر ئەڕضیەتی وەبەرهێنان و یاخود ئەجوایی وەبەرهێنان و مەناخی ئیسtisماری لێرەدا زۆر فراهەم کرابوو لە پێشەوە بوو بەڵام بە هەندێک هۆکار هەم ئیداری هەم سیاسی وردە وای کرد کە پرۆسەی وەبەرهێنان لەم پارێزگا یاخود دەڤەری ئەملاوە بگوازێتەوە بەرەو دەڤەری ئەولا چۆناهی ینی تەنانەت لە سەرژمێری دانیشتوانەوە بیگرە کە ئێمە هەتاوەکو ساڵی 2006 پارێزگای سلێمانی 148 پێکەهێنا و دهۆک و هەولێری لە 152 بەڵام لە دوای 2002 هەتاکو بۆ 2020 ینی گۆڕانکاری زۆر سیر ڕوویاوە هۆکاری گۆڕانکارە سەریعان هۆکارەکانەوەی کە ئەو بەڕێزانەی کە لە وەزارەتی پلاندانان بوون بە جیهەتێکی تایبەت لەگەڵ ڕێزمانی ئیشیان کردووە چونکە ناکرێت ڕژماری دانیشتوان لە دهۆک و لە هەولێرە بگاتە 164 بەڵام دەڤەری ئەملاخ و پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە ببێ بە 136 ینی ئەم کەمکردنە بۆچیش لەبەر چەند خاڵێک یەکەم لە دابشکردنی بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە هەولێر دهۆک زیاتری بەرەکەوە لە سلێمانی کە ئەمە زەمینە سازیە خودبوونیەکی تەحتی باش دروست دەکات کە وەبەرهێنان لەوێ زیاتر بێ و لێرە خاڵێکی دیکە مەسلەی پێدانی پرۆژەکانە واتە مۆڵەتی پرۆژەکانە کە جاران لەلایەن دەستەکانەوە کاک عەزیز و یاخود برادرانی دیکە لە بەڕێوەبەراتەکان ڕێگە پێدانیان ئەکرد بۆ ئەوەی کە وەبەرهێنان بکرێت بەڵام ێستاکە منی وەبەرهێن ئەگەمێ لە پارێزگای سلێمانی وەبەرهێنانی ئەنجام بەم ئەبێ ئیلا بڕۆمە بۆ هەولێر مۆڵەتەکەم لەوێ وەربگرم ئەنجا لەم شتێکیشمان هەیە لە اقتصاددا کە مەسلەی عەواعیقی ئیداری و ڕۆتیناتی ئیداری کاریگەری سلبی دروست دەکات لەسەر پرۆسەی اقتصادەکان بەڵێ بێگومان چونکە ئێمە لە اقتصادا ئۆپۆرتینیتی کۆستمان هەیە کولفەی هەلی تێچوونمان هەیە ئەو هەلی تێچوونەی کە من ئەچم بۆ هەولێر و لەوێ و هەتاوەکو ئیشەکەم بۆ ڕایەکرێت و مماتەڵات و ڕۆتیناتی ئیداری منی وەبەرهێن بێتاقەت دەکات کاغازی لە سەرتای قسەکان قسێکی جوانێک ئێمە فەرشی سووری بۆ ڕابخەین بەڵام نەک فەرشی سوور من لە سلێمانی و ئەیگوازمەوە بۆ هەولێر لە هەولێری هەتاوەکو مۆڵەتەکەی پێدرێ و هەتاوەکو ئەکرێتە کار و ئەنجا ڕەنگیشە لەوێ کاتێک کە سەرنجی ئەوەیە بوونیەی تەحتی
نرخی ئەوێ و ژینگەی وەبەرهێنان لەوێ لەبارتر بێ لە سلەیمانی سێرەکە وەبەرهێنان لەوەیەکە بۆیە ئەگەر ئێمە داتاکان و ئامارەکان ئێمە بێن ڕەچاوی بکەین دەبینین پرۆسەی وەبەرهێنان لە هەولێر و لە دووهۆک زیاتری کردووە جاران لە سلەیمانی هەتاوەکو 2010 لە پلەی یەکەما بوو بەڵام ئێستا وەبەرهێنان لە سلەیمانی و دەوروبەری لە پلەی سێهەمە کاتە ئەو ژینگەیە چۆن لەبار بکەینەوە بۆ ئەو ژینگەیە ئەبێت عەدالەتیەک هەبێت لەلایەن حکوومەتەوە واتام کابینەی نوۆیە ناکرێت فۆکەسی اقتصادی خۆی و هەموو هەنگاوە ئیداریەکانی خۆی لەسەر هەولێر چڕکاتەوە چونکە پارێزگای سلەیمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕینیش بەشێکن لە ئەو قوربانی کە بۆ وڵاتە و بۆم شۆڕشیان داوە یاخۆ بەشێکی سەرەکی و پێکاتێکی سەرەکیە وڵاتن پێویستەکە ئاورژ لێ بدرێتەوە و هاوکات لەگەڵەوە لە پلانی حکوومەتە ئەبێت ئەوە ڕەچاو بکە ئەو شوێنانەی کە وەبەرهێنانی تیادێ بەرەو دواوە هان بدرێ و گەشەی پێ بدرێ نەک تەنها فۆکەس لەسەرەوە شوێنانە بێت کە گەشەی پێدراوە زۆر باشە کەواتە کاک عزیز پلانتان جەنابەت باس لەوە کردکە بۆ ساڵی 2020 کۆمەڵێک بەرنامە هەبوو بەڵام بەهۆی کۆمەڵێک کۆکارەوە نەتوانراوە خۆی جێبەجێ بکرێ بۆ لەمە دوا و کە دەچینە ساڵی تازەوە پلانتان چیە بێ بۆ ئەوەی کە هەلێکی باش بڕەخسێنن و بوارێکی باش بڕەخسێنن بۆ بەرهێنەکان تا پرۆژەکان بکەونەوە کار لەڕاستە ئێمە کارێکی باشمان کرد لە کابینەی نوێە بە سەرپەرشتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی دەستەی وەبەرهێنان و ئێمەی بەڕێوەبەری گشتی پارێزگاکان لەگەڵ تەواوی بەڕێوەبەرە گشتیەکانی دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی بەڕاستی نەخشە پلانێکی بتەو بۆ تەواوی هەرێمی کوردستان بخینە بەردەست هەموو وەبەرهێنەکان دیارە ئێمە ئەوە پێویستی بەوە ئەبوو لەگەڵ هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆان کارمان لەسەر کرد و توانیمان کۆمەڵێک پرۆژە کە 1050 پرۆژە بوو بۆ تەواوی هەرێمی کوردستان کە 273 پرۆژەی لە هەموو سێکتەرەکانی وەبەرهێنانە بۆ پارێزگای سلێمانی و 98 بۆ پارێزگای هەڵەبجە و 74 بۆ ئیدارە گەرمیان و 56 بۆ ئیدارەی ڕاپەڕین دیارە ئەم کۆمەڵە پرۆژە ئێمە ئەوە بوو کۆڤید-19 سەری هەڵاوە ئێمە ئیتر ڕێگاکانمان لێ بستاوە لەوەی کە ساڵ بکەین بە دەرەوەی و دەرەوە تا بتوانین ئەم پرۆژانە و ئەم پلانە بە شێوەیەک و بە شێوەکەی کە پێویستە بە تەواوی پاکێژێکی تەواو بخێنە بەردەستی و بەرهێنانی ناوخۆ دەرەوە بەڵام ئێمە لەم حاڵەتەیە ئیجبار بووین لە 25 ئێمە پلانێکیمان ئیعلان کرد بۆ هەموو وەبەرهێنەرەکان و ئەو پرۆژانەی لە خۆگرتو بوو لەگەڵەوەشە ئێمە هەوڵێکی تریشمان نا ئەویش ئەوە بێ کە بە پەیوەندی مباشر خۆمان سەردانی وڵاتان بکەین بەڵام کۆڤید-19 ڕێگری یەکەم بوو ڕێگری دووەم پەیرانی ئیدارایی جاری دووەم دروست بوو و ڕێگری سێم ئەوەیە کە ئەم خۆپیشانانە بۆ خۆی جارێکی کە ئەمەشی کردو بەڵام ئێمە هەوڵەکانمان نەوەستانەوە من لە ئێستای خۆشبەختانە ئەڵێم لە ساڵەکانی 2014 و 15 و 16 و 17 و هەژدەشی لەگەڵا بێ لە ساڵێکا تەنها 4 6 5 8 پرۆژە مۆڵەت دراوە بەڵام من لە ساڵی ئەم ساڵە لەگەڵ ئەم هەموو زلوفانە توانیومانە هەتا ئێستا 16 پرۆژە مۆڵەت بین و من ئەمڕۆ 15 پرۆژی دیکەم بردوتە دەستەی وەبەرهێنان و پێشتری ساڵ ئەو 15 پرۆژەیەش مۆڵەت وەرەگرێ مای دڵخۆشیە بۆ ئێمە و ئەمڕۆ سەرۆکی دەستە زۆر دڵخۆش بوو و زۆر ڕاستی بوو بە کارێکی باش و بڕیاری یار لە ئەم هەفتەی داهاتووە کە ئەو پرۆژانە مۆڵەتەکان وەرگێەوە بۆ هەموو ڕاگەیەنەکان ئەلانیکەی کە ئێمە توانیمانە لە پارێزگای سلێمانیا لە ماوەی ئەم ساڵا سەرڕای ئەم هەموو ڕێگریە کۆمەڵێک پرۆژی باش مۆڵەت بین کە چواری هێندەی ئەو ساڵانی ترە زۆر باشە دەستان خۆش بۆ ساڵی داهاتوو بە ئەمڕۆژ ئێمە هەر من لە دوێنەوە ساڵ لەگەڵ پارێزگاکانەی ساڵمان کردووە لەگەڵ پارێزگارەکانە و پارێزگاکانە بە منوسای ڕسمی داوامان لێکردن بۆ ساڵی 2021 چ پرۆژەیەکی بە باش ئەزانن لە بواری وەبەرهێنانە ئێمە بتوانین ئەو پرۆژە خەڵکی بۆ پیاکەین و سەرمایه‌داری بۆ پیاکەین کە کاریگەری هەبێت لەسەر پارێزگاکەی ئەو پرۆژێک بێ کە کاریگەری هەبێت لە ژێرخانی
کاتە پلانتان هەیە بۆ پلانمان هەیە دەستان خۆش بێت کاک سوپاگەر کۆتا قسەی جەنابتان وەرگری لە کۆتاییە وڵات تەنها ئەمەوێت چەند خاڵە گەیانی بخەمە ڕووکە بە سەر چازۆ بە کورتی یەکەم لە هەموو خاڵەکان گرنگتر ئەوەیە کە پێویستەکە لەسەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینێ بە تایبەتی شەقام ئاشکاتەوانێ موچە خۆران ئاشکاتەوە لەگەڵ خۆیان بە هەر ڕێگایەک لە ڕێگایەکان خاڵی دووهەم پێویستەکە یاسای وەبەرهێنان پێداچوونەوەی تیابکات بۆی کە بتوانێت ڕنگدانەوەی داخوازیەکانی اقتصادی ئەم وڵاتە بێ سێم گرنگیدان بە ژێرخانی ئابووری بە تایبەتی ئەم دەڤەرە چونکە ناکرێت ئێستاکەش خەڵک شەقامی 120 مەتری وەکو خەون بێتە بەرچاوی یاخود وەکو نوکتەیەکە بێتە بەرچاوی خاڵی چوارم کە لە هەمووی بە گرنگتر ئەزانم بە پێویستیش ئەزانم دەسەڵاتەکان بە تایبەتی دەسەڵاتی تەشریعی واتە پەرلەمان و دەسەڵاتی تەنفیزی واتە حکوومەت بتوانرێت سوود لە توانا و ئەزمموی خەڵکانی پسپۆر بە تایبەتی لە بواری ئابووریدا ببینێ بۆی کە هەر بڕیارێکەدات ڕنگدانەوەی نێگەتیڤی لەسەر ئاسی شەقام نەبێت. زۆر باشە زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس بۆ یەک لە میوانەکانم عزیز سعید ڕەشید بەڕێبەری گشتی وەبەرهێنان سپاس سەلام خوێندکاری دکتۆرە لە بواری ئابووری سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.